هێزانامنەکانی کەرکووک لە چوارچێوی پلانێکی نوێدا چەند بڕیارێکیاندا و بە زووی بەنێو هاوڵاتیاندا بڵاو بووە کە سێ خاڵی لە خۆگرتووە. سەرجەم خاڵەکان تایبەتن بە گەنجانی کەرکووک. بڕیارەکەین بەڕێز سید بەڕێز لیوا سەعد حەربیەیە کە فەرماندەی بارگای پێشکەوتووی ئۆپراسیۆنەکانی کەرکووکە تەوجی کراوە بۆ ئێمە وەک پۆلیسی کەرکووک بۆ جێبەجێکردن. بڕیارەکە ئەو خەڵکانە ئەگرێتەوە کە پەنتڵۆنی سێچارەک یانوالی هاتبوو لەم دوایە خەڵکێک لە سێچارە کورتترشی لە پێکرد و یان ئەو خەڵکانەی کە ئەو گەنجانەی کە سیمای دەمچاویان وەکو کچ ئەڕازێننەوە و ئەو ماتۆرسایکلانەی کە دەنگیان زۆر زل و زۆر گەورە و زۆر ناخۆشە والیاتەوە بۆتە مای دروستبوونی بێزاری و بێزاریی زۆر لەلایەن هاوڵاتیان. یەکێک لە خاڵەکانی بڕیاری هێزانامنەکان قەدەغەکردنی سێچارەگ و پانتۆڵی کوردە بۆ گەنجان کامەش ڕاو بۆچوونی جیاوازی دروست کردووە. دەمانەوێت لەم راپۆرتەدا بەشێک لە ڕاو بۆچوونەکان بخەینە بەرباس. دیارە ئەم بڕیارە لە ڕووی یاساییەوە گە تەمەشای بکەین تەواو بڕیارێکی نایاساییە، چونکی تەجاوزکردنە سەر مافی شەخسی تاک بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی گەنجان. ئێمە ئەبینین دەوڵاتەکەی ئێمە بەڕاستی گەنج بە شێوەیەکی گشتی مافخوراوە، ینی لە هەموو ڕوویەکەوە هەموو ئازادیەکانی لێ زەوت کراوە، ینی تەنانەت گەشتوتە ئەوەی کەوا ئێستا بڕیارێکی لەو جۆرە ئەدرێ. من پێم وایە ئەمە بۆ نەفسیەت و حاڵەتی دەرودین گەنجان شتێکی زۆر خراپە. بڕیارێکە بەجددی مای پێکەنینە لە ناو گەنجان و لاوانی ئێمە لە شاری کرد بە تایبەتی لە دوو ڕۆگەر ئێمە سێریکەین لە ڕوویەکەوە ڕوویەکی باشە بۆ نمونە بۆ دایرەکان بۆ فەرمانگە حکومیەکانە مشتێکی جوانە، چکە ئێستا هەستی هەر دایرەیەک سیرەکەی کۆمەڵێک گەنجیان بە شۆرتیان بە نالێکەوە دێتە دایرەکان ئەمە شتێکی باشە گەلێ قەدەغەکەن. بەڵام بۆ نمونە تۆ لە شوێنە گشتەکانی خۆ لە ناو بازاڕیان لە پارکەکانە قەدەغەیەکەی ئەمە قەرارێکە بەجددی تۆ بۆ خۆت دەریەکەی هیچ قەرارێک نییە، ینی سیاسەیەک نێت ئەمە ڕێگری لە خەڵک بکە لە ئازادی تاک بکە لەم کۆمەلگایە کە تۆ بتوانانی لێ قەدەغەکەی کۆمە مافی سەرەتایی لێ بسەینەوە. کەمکردنەوەی ئازادیە من حڕ من سەربەستم ئازادم چییە کەمە بەرم چی ناکەمە بەرم دوایی تۆ بۆ دێ خۆتە سەبێنی بە سەرمایە ئەو کێشەی تر هەیە با بڕۆنەوانەوانە چارەسەر بکەن. لێرە ئەو پرسیارە دروست ئەبێ بۆچی ئەم دشە کە خۆیان لە ناوڕاست و باشووری لە باشووری عێراقەوە هاتوونە و بەسەر ئەو ناوچانەی خۆیان و بەسەر هەر بیست پارێزگاکەی تران نەسەپێنراوە تەنانەت بەسەر کەرکووک پێدراوە پێی وایەوە خود ئەو سوپای پێی وایە ئەمە پاراستنی هاوڵاتیانە بۆ ئەوی بێزاریان نەکە. بەڵام لەلایەکی ترەوە سەپاندنی دەسەڵاتێکی ناڕاستە و خۆیە بەسەر گەنجە، یعنی یان ئەمەوە ئەکات وەرزهێنانی یاخود گەنج شتێکی لەلا دروست بێکە نەتوانێت ئەو ئازادی تەنانەت لە جلوبەرگی شابێ. بڕیاری قەدەغەکردنی پانتۆڵی کورت و سێچارەک بەلای چین و توێژە جیاجیەکانەوە جگە لە پێشەلکردنی مافی مرۆڤ هیچی دیکەی بەدواوە نایەت. پێشەن وایە ئەم بڕیارە هیچ جۆرە پاڵپشتیەکی لە ڕووی دینی و دەستوریشەوە نییە. کارۆن محەممەد کورساد نیوز کەرکووک.